فەیلسوفێکی فەڕەنسی باسی ئیسلام دەکا و ڕەخنە لە وڵاتەکەی دەگرێ دەڵێت مسلمانان خاوەنی ئەخلاق و هەستی شەرەفن. فەیلسوفی فەڕەنسی میشێل ئۆنفرای لە بەرنامەیەکی بەناوبانگی فەڕەنسیدا ستایشی مسلمانانی کردووتی مسلمانان خاوەنی ئەخلاق و هەستی شەرەفن. ئۆنفرای دەڵێت ئیسلام سیستەمێکی دوور لە ماتریالیزم پەیڕەو دەکات. بەو واتایەی مسلمانان وانەیەکمان فێر دەکەن کە دوورە لەو بیرۆکەی دەڵێت لە هەموو شتێکدا مادە ڕۆڵی سەرەکی دەگێڕێت. دەشڵێت لای مسلمانان سێکسکردن لەگەڵ هەر کەسێک و هەر چۆنێک و هەر کاتێک بتەوێ شتێکی قێزەون و نەهیلێکراوە. بۆیە من دەڵێم مسلمانان هەستی شەرەفیان هەیە کە ئەمە شتێکی زۆر دەگمەنە لە ڕۆژاوای ئەمڕۆدا. ئەو فەیلسوفە فەڕەنسیە شەرعیەتی وڵاتەکەی دەخاتە ژێر پرسیارەوە کە ڕێگەیان بە خۆیان داوە بردومانی گوندە شاخاویەکانی ئەفغانستان بکەن و قێزان و منداڵ و ژن و بەساڵاتچوان لە ناو بەرن. لە بەرامبەردا دەڵێت مسلمانان کەرامەت و ئەخلاق و بەهایان هەیە.